دوای ئەوەی حکومەتی هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆی درێژ کردەوە داواشی لە هاوڵاتیان کرد پابەند من بە ڕێنمایە تەندروستیەکان لە پێناو سەلامەتیان و توشنەبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا لەلایەن خۆشیانەوە پیشەوەران و کاسبکارانی پیشەسازی باکوور لە شاری هەولێر داواکارن حکومەت ڕەچای بژێوی ژیانی پیشەوەران بکات. سناعە هیچ مشکلێکی نییە. ئاسناعسی یەکەم سەری کراوەیە دوای کابرا دێتن بە تاقتەنێ دێت ئێرکوانەکە دێتن شتێکی دەکری و دەڕوە خۆ قابلە لێرکوانە چ دروست دەبی هەرا دروست دەبی نییەشتیوە کابرا سیارەی لێ عاتل دەبی بە تاقتەنێ دێ سیارەکەی خۆی چادەکە و دەڕواتن چ مشکلێ نییە سناعەوەکی جێیەکانیت کەژ نییە یعنی ئەگەر بکرێتن لۆمان بکەنەوە ئەو سناعە بەڕاستی مەمنون دەبی بەڕاستی وەزعەکەن تەواو ناخۆش بوو یعنی بەڕاستی هەم وەڕەس بووین لە مارێ هەم بێ ئیشی یعنی بەڕاستی ئەمە فێرە بێ ئیشی نەبووین دوای لێرکوانە ئەمە بەڕاستی کاکە ئەو هەموو کرێ و بینە بەردە کاکە ئەوە ئیمەش حساب کە باشترە ئەو ڕێزە هەتا دەچێت سەری هەمووی کرێتیە هەمووی قوربە سەر و مارکاول و فەقیرە کاکە یعنی بەڕاستی ئەگەر حکومەتی هەرێم ئاوڕۆکی لەو فەقیر و فەقاری ناوسناعی و ئەو خەرکەی دەرێ نەداتەوە بەڕاستی ئەو وەزعنی ئەمە تێداینە. پیشەوەریشی پیشەسازی باکوور دەڵێت ئێمە پابەندین بە ڕێنمایە تەندروستیەکان ماوەیەکی زۆرە لە ماڵەکان ماوینەتەوە بێ ئیش پێویستە لەژێر چاودێری تەندروستی شوێنی کار بۆ چەند سەعاتێک بێت بکرێتەوە تا بتوانین بژێوی ژیانی ڕۆژانەی خۆمانی لێوە دابین بکەین. سێ ڕۆژ پێشێستا هاتم دوکانم کردەوە زۆر پێویست بووین یعنی سیارەی دایرەش بوو ئیجبار بووین کە بیکەینەوە لە بۆی چکەمە جەماعەتی ئالیاتی دێن مەسەلەن ئەو دایرانە تەلەفۆنمان لە بۆ دەکەن وەچی مەسەلەن فیتەرێکی سەفەری یان وەچی کابراایکی کاسبکار کابرا تەکلیفەکت لێ دەکا هاتە سەر پشتمان و قوفلەکی ئەوەندەی لە دوکانیدا داواکاریم ئەوەیە ئاسان کاری لە بۆ بکرێت بۆ نمونە کاکە گەر هەر کەرەنتین بین لە ژۆرێ با ڕۆژێ 4 ساعت سناعەکە بکرێتەوە هەر سناعەنە بازار بەگشتی مەتحەمەکان کاکە خۆ هەر ئیشی مە نییە بابرێن بۆ نمونە ئەو دوکاندارانە لەم وەرزەدا کە وەرزی کشتتوکاڵیە و جوتیاران خەریکی چاندنی بەروبوومی هاوینەن و لەلایەکی تریشەوە وەرزی دروێنە دەست پێ دەکات بۆیە جوتیاران و هاوڵاتیانی خاوەن ئامێرە کشتتوکاڵیەکان پێویستیان بە ناوچەی پیشەسازی دەبێت بۆ بەگەڕخستنی ئامێرەکانی کارکردنیان. کاروان مەسعود گەلی کوردستان هەولێر.